لەبارەی درێژەکێشانی ئابڵۆقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ هەموو کەس دەزانی غەدرێکی زۆر گەورەیە، ینی داخستنی مەتارەکان چەند دەمێژە خەرکە چاوەڕێ دەکا، ینی شتێک زۆر خراپە لە هەموو ڕۆیەکی هەر زەرەر لۆ ئەو خەڵکەی ئەجەبارەت بە توجارۆ بگرە بە فەقیرۆ بگرە بە هەموو کەسەوەی کە کاسبکارە، ینی هەر برێت ئاسی لەسەر تاکە بە تاکەی کورد کردووە. ئێمە پێمان خۆش نییە کە بەو شێوەبی داوای لە مەرکەزی بکەین کە بودجەمان لۆ بنێریت، یاخۆ پێمان خۆش نییە داوای تشتەکی لێ بکەین ئەو تشتەی کە لەکن ئەوان بی پێمان خۆشە لەکن ئەمەش هەبیتن سکی ئێمەش وەچی دەوڵەتیشی دەمانەوێت سەربەخۆ بین، نامان بێت هیوی لەو کەسەی بکەین کە محتاجیمان جێبەجێ نەکرد، دامانەوێتن هەر شتێکی خۆمان بی بودجەی خۆمان بیتن. ئێمە وەکو کورد دەبێ وەکو بەغدابی بۆ چونکە بەغداد هەرچەند ڕەنگ و فکری جیاوازیان تێدا بێ لە کۆتاییە یەک دەنگن بەرامبەر بە گەلی کورد یا هەر نەتەوەیەکی تر. ئێمە وەکو گەلی کورد گەرێکی ستەم لێکراین بەڕاستی بە قاغەدێکی زۆرمان لێ دەکات. ئەوجا داواکارم لە پەرلەمانی ئەندامانی پەرلەمانی خۆمان لە پەرلەمانی بە هەڵوێستی جدیانە بێت، وەکەوەی کشانەوە لە پرۆسەی سیاسی عێراق و هەڵوێستی جدیانە بێت و دیوای سەرکەوتنتان بۆ دەخواستم.